لە چەند کۆبوونەوەیکی زۆر گرنگا بەشداری کردووە بە تایبەتی ئەمریکیەکان و ئەوانە چی تێ لەسەرەوە باسی بکەی بە تایبەتی کۆبوونەوەی زاویتە لە زاویتە کۆبوونەوەیەکتان کردووە لەگەڵ ئەمریکیەکان و وابزانم مامجەلال و کاگنێچیروان ئەوانە ئەوە پێشوەی ئەمریکیەکان دەربچن کە بالمناسبە منطقەی کە بابرێن ئارام هەرێمی ئارام هەموو کوردستان نەبوو تەنها موسەلەسەی زاخۆد هۆک ئامێدی بوو لەوێ قوواتی تقریبەن 7 وڵات هاتبوون لەوێ نیشتە هەرێکەی بە ژمارەچی ئەمریکیەکان 18,000 عسکەریان هەبوو 18,000 بە قیادەتی جەنەرال گارنەر بەریتانیەکان 2,000 بە قیادەتی جەنەرال ڕۆس بەرن کەواتە کۆبوونەوەکە ئەگەر ناوەڕۆکی کۆبوونەوەکانمان بۆ باس ناوەڕۆکی کۆبوونەوەکە خەبەریان دامن ئەمن وەکو نوێنەری کاک مەسعود و کاک نێچیر و پارتی بووم لە گەریان خەبەریان داینێ کە ئەوان لە 22 سەحب دەبنەوە بەڵام 91 بەڵام هیچ ئەوە تقریبا بدایەتی مانجی حەب بوو بەڵام دەیانەوێ پێشوەی سەحب ببنەوە بە 1-2 هەفتە دانیشتنەچی لەگەر کاک مەسعود و مامجەلال کە هەموو قیادەی هاوپەیمانان حولەفاکان کە لەوێ قوواتیان هەبوو جا فەرەنسی بوون ئیتالی بوون سپانی بوون لەکسمبەرگ بوون هۆڵندی بوون بەریتانی بوون باشە داوایان لە کورچی بوو کورد داوای چی بوو لەوان ئەوان کە ئەو شتیان تەڵەب کرد ئەمەیان تەبلیغ کرد کاک کەمال فوادیش ئەویش نوێنەرایەتی یەکێتی دەکرد لە گوندی کەلەکین تەبلیغیان کردین و لە عینی وەخت ڕۆژەکەیان دانا لە شوێنێک نێزیک زاویتە و بەرنامەی دانیشتنەکەیان دانا بە طریقەی ئەوروپی سعاد ئەوەندە دادنیشی لەگەر ناوەڕۆکەکەی کۆبوونەوە کە مجاملات و شتەوە بوو چوینە ناو ژووری کۆبوونەوەکەی کاک مەسعود طبعاً لە بەغدایە بوو گفتوگۆی لەگەر سەدامی دەکرد بازاران 2-3 هەفتە دەماوە کاک نێچیری تر زیاتی وی هات مامجەلالیش لەوێ بوو کاک فازڵ میرانی و کاک کەریم شەنگاری لەگەر خۆی هینا کاک نێچیر مامجەلالیش محەممەد تەوفیق و کەمال فوادی لەگەر خۆی چوینە بافڵیش لە دەرێ دانیش بۆ وەختە گەنج بۆ ئارقەچی لە جێی بوو لەگەر سەرچڕ قەزاز ئەو ناتە ژۆرێ کە چوینە ژۆرێ شاڵی کاژدیلی ئەوە قائیدی عام بوو ئەمریکیەکان قووەتەکەی کە لەوێ بوو گوتی ئەوە دەڕۆین اتفاقمان لەگەر سەددام کردیە کە بە هیچ شێوەک دەست بۆنگۆ نینی ئەوە نەکاتن کارەبا و ئەوە بەردەوام بی ئەنگۆژ نابی دەست بۆ سەدی ئەوە ببەنی دهۆکانی مووسڵ نابی دەست بۆ قەسرەکانی سەددام بنچکە تاڵان کرابوو سەددام قووەتێکی گچکە حرەسی جمهوری دەینیتن پاسەوان بۆی محافزەی قەسرەکانی بکەن چکە لە چیای گارەی و لە زۆر شوێن هەیە ئەوەی قەسری هەبوو ئەوانە دەین نابی تەعدان لێ بکەن چی سوچیان پێدەبی بە دەبابش ئیتر شتەکانی گوت کە تیفاقی لەسەر کراوە کارەبا و ئاو و مۆزەف و شارەکان لە ژێر حکمی چێ دەبن و لە ژێر حکمی سەددام دەبی بەران عسکەریەن لەوێ نابی بەران محافزەکانی و ئیتر نقطەی زۆر بوو گوتی بەڵام نقطەی هەرە گرنگ ئەوەی مهمە بۆ ئێمە ئەرکانی تورکیا تەڵەبیان کردیە ئەرکانی تورکیا ستاف یعنی هەموو قوواتی ئەوەی تورکیا کە حکمی تورکیا دەکەن کە حدود ئیبراهیم خەلیل و ئەوانە حدود اتفاقیان کردیە لەگەر سەددامی 300 عسکەری عێراقی بگەڕێتەوە سەر حدود بە چەکی سووک بۆ ئەوەی ئیدارەی حدود و گومرگ و معاملات و ڤیزە و شتی ڕسمیات بکاتن نەک تەعەدا لەنگۆ بکە ئەوانە بێنە سەر ئەو حدودەی دانیشن ئەمەش لەگەریان بین چونکە ئەنگۆ لەو شتانە نازانن گوتی هاتینە ئەمە هەندێک بەشچین لەوەی
بەرام تورکەکان ئەوە چی بە قووەت کێسە چی بە قووەتیاندا تکایە سەیرە چی سعاتەکەی کرد گوتی چل دەقەمان مایە دەبی ئەمە بڕۆین پاچل دەقە سعاتێکمان پێ دەچی دەگەینە دیاربەکر کۆبنەوەمان لە گەریان هەیە دەبی جوابیان بۆ بین انتیزاری جوابی مە دەکەن ئەنگۆ دەرێنچی بزەبت وەکو بۆ دەجەڕمەوە مامزەلار تەزبیحەکەی دەرهینا و دەستی پێکرد ئەمن لە رووسیا ساری 56 کە چووم خرۆشێفم دیت ئەوهام کرد چوومە ئەوەی چین ماوچیتۆنگم دیت فلان کەس ئەو هابوو ناوی شخصیات و سیاست مەداری ئەو وەختەی بەحەز دەکرد کابرا جێ لەگەر بوو مامزەلار قسەی زۆر نەستەق و خۆشە بەجددی کەس نێ لە دنیاوی جێ لە ڕاگر بێگەر نەکەویتە ئەوە قسە بەڵام هیچ بەحسی ئەو مۆزوعی نەبوو ئەمنیش دانیشتیمە متەرجمم ئەوە دەکەم سەیری سعات دەکەم دەزانم ئەمریکیش مەزبوطن کە گوتی ئەمە پاش 40 دقە لەنکاوچ دەبینم 2 هەلیکۆپتەر دانیشتێ لەوێ ئەوەکانی وەکو برێ پەروانەکانی سیر دەکەن و ئەوەکەی چووە ناوی و دەڕۆن وەڵا سەیرکی کاکفازریش گوتی مامزەلا لەگەر زەحمەت نییە بە ئەمەش 2 قسە بکەین وەخت نەما هاتەوەی کاگنێچیر زۆر بە فەرمی زۆر بە جوانی وتی پێیان برێن ئەمە نەبینن بەو جلکە و جەمەدانیە و ئەو ئەنەمریچینە و زۆر معلوم ئەو شتی عسکەرینە و ئەوەیان نییە بەڵام ئەمە لە ساڵی 61ەوە حتا 1970 حکمی حدودمان کردیە و نەکەرە ئەو منطقە ئیبراهیم خەلیل هەموو حدودی تورکیا حەز دەکەم لە ستافی وان پرسم یەک حادیسە قەومایە بەرام پاش 1970 100 حادیسە قەومە هێشتیتمان هیچ ناکۆچی هەبی بۆیان هێشتیتمان هیچ ئەوەک هەبی ئەمە نەکەر ئەوە ئیدارەی محکەمەمان کردیە ئەمە خبرەمان لە زەریبە و ئیدارە هەیە لە گومرگ و لە ئەوە هەیە لە هەموو شتێکی هەیە ئەمە ئەو ئیشەمان کردی ئەوە ڕقم 1 ڕقم 2 گوتی پێگوتم گوتی ئەگەر سەددام 300 عسکەر بینتە سەر حدود دەنگۆ باوڕیتان هەیە کەەوە پاش هەفتەچی 300 تر نەنێری 12 زرەی پوش و مدەڕع و ئەوە نەنێری برێەوە خواردنیان بۆ دەبا لەوێ بی کاتە 4-5 هەم مشکلە بۆ برا تورکەکان هەم بۆنگۆ نییە بە دژایەتی گوتی بۆیان دەکاتە مشکلە و ئەوە سەددامان گۆلێ خەبیرن ئەمە داخلی لێی دەزانین خارجی ئەنگۆ لێ دەزانن ئەنگۆ مستعدن زارجتر بە قووەتی 25,000 نەفەر و ئومەمی متحیدە و هەڵا و هۆریا بێنەوە ئێرە ئەو شتە بکەن نەتیجەی کۆبوونەوەکە بەشوێ والله کە ئەو قسەی پێگوت و گوتی ئەمە ئەوە بووینە و ئەوها بووینە شاڵی کاژبیلی هەستا دیتم مەڕوەحەک ئەوەکەی هلیکۆپتەر دەستی بە ئەوە کرد گوتی تانکی so much مستەر بارزانی من I wanted this ammunition ئەمە ئەو عیتادەمان دەویست ئەوە بوو دەمانویست کە ئەوهامان پێبرێ ئێستا من 100% لەگەرتوومە و حەز ناکەم سەددام بێتەوە حدود چونکە ئەگەر سەددام بهات بە حدودی ئیبراهیم خەلیل منطقەی ئامینە دروست نەبوو کارەسات دەبوو بۆ ملەتی کورد دەبایە دیسان چونکە شارەکان عێراق بوو حدودیش عێراق بی ئیتر دەبووە شێستەکان و ئەمە لە گوندان و جەمەدانیەکە و ئەوە